خێر لەو ڕۆژوگرتنە نییە. هەڵەی یانزەیەم لە زنجیرەی هەڵەکان لە مانگی ڕەمەزان. ئازیزان، هەر کەسێک نەخۆشە یاخود هەر عوزرێکی شەرعی هەیە، دروست نییە زۆر کا لە خۆی بخاتە ناخۆشی و نەخۆشی و ناڕەحەتی. يريد الله بكم اليسر لا يريد بكم العسر. خی گەورە کار ئاسانی بۆ گەرەکی. ئەگەر هاتوو عیلاجت هەیە، شتێک تێ عەمەلیاتێک شتێ هاوەڕێتەوە، دوای مەخە، عیلاجەکانت هەمووی لە کاتی خۆیان بخۆ. قەزات لەسرە لە دوای ڕەمەزان یاخۆ فیدیەت لەسرە، دوای ئەنجامێ دەی، خوای پەروەردگاریش بێبەشی نەکردووی لە ئەجر و پاداش و خێراتی مانگی ڕەمەزان. مادام عوزرت هەیە، تۆش وەکو هاوڕێکەت خوا ئەجرت بۆ نووسێ. ئەمە خۆت بخەیتە ناڕەحەتی و هیلاکەت و بەیانی بەهۆی ڕۆژۆکەتە تووشی زەرەر و زیان بیت، ئەمەیان دروست نییە. جارێکیان پێغەمبەرمان صلی الله علیه وسلم سەفەرێکە کابرایە کەوتوو، خەڵک باوەشانیان نەکرد، هاتە لایەن فەرمی ئامە چیەتی ئەمە بۆ کەوتووە؟ فەرمیان هاوە ڕۆژوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی ئەم جۆرە ڕۆژوانە خێری تیان نییە، لەگەڵما بە هەتاوەکو تەواوی زنجیرەکە و ڕەچاوی خاڵەکان. سەلام عەلەیکم.